نونەرێ ڕێخستیا تەندروستیا جیهانی لە عێراقی ڕاگەهاند هەیە ساڵێکیەدی ڤاکسینە دژی ڤایرۆسێ کۆرۆنایە بۆ هەموو خەڵکی عێراقی بەردەست نابە و گوتژی ڕێژا توشبوونێ لە دهوکێ سەدایەکە لە عێراقەژی سەدا سێ. ئەمریکا تەرخانکردی بۆ پەسەندکردنا ئەو سێ بەربژێرێت کوشلای ئیدارە پارێزگەها دهوکێ بە بۆ مەهاتین. جڤاتا پارێزگەها دهوکێ شەمعون شلێمۆن ji pêkhata kiristiyanan wekê cêgirê parêzgarê dihokê helbijart. Şandarê Amerîkî bû dûseya Sûriyê got zêdetir ji 100,000 kesan ji aliyê rejêma Sûriyê vegirtî û winda kirîne. Nîvrûz baş hêjan îman derbas bi hewara. نونەرێ ڕێخستیا تەندروستیا جیهانی لە عێراقê li dihokê bû ڕاگەهاند ڕێژا جان ji destdanê bi vayrûsê koronayê li Iraqê seda sê lê li dihokê tenê seda yek e. Nûnerê WHO got jî parêzgeha dihokê di rûbirûbûna vayrûsê koronayê de nimûne ye. Te kes kir heya salekê dijî vaksînê dijî vayrûsê koronayê bû hemû xelkê Iraqê berdest nabe. Lewma bi girêdana demamikê em dikarîn bilindbûna rêjeya tûjbûnê gelek kêm bike. وده يدل على حسن الخدمة الطبية المقدمة. ڕێژێجا لە دەستدان بۆی کۆڕناوە لە دهۆک زۆر کەمە ئەمەش بۆ کارە باشەکانی بەڕێوەلای تەندروستی پارێزیاکە دەگەڕێتەوە. دەتوانم بەڵام ڕێژەکە لە دهۆک سەتا یەکە و لە تەواوی عێراق ڕێژەکە سەتا سێ و لە دەرەوە ڕێژەکە زیاترە. بۆیە پێم وایە پارێزگای دهۆک نمونێ لە هەموو عێراق چونکە توانیوێتی زۆر بە باشی ڕوبەڕووی ئەم دۆخە ببێتەوە. من ئەمڕۆ لە دهۆک دەمێنمەوە و سەردانی نەخۆشخانەکانی تایبەت بە کۆڕنا دەکەم و دەمەوێت لە نزیکەوە دۆخە توشبان ببینم و جێبەجێکردنی پرۆژەکانی بەسەر دەکەمەوە. ڕێکخراوە تەندروستی جیهانی هاوبەشی سەرچێ لەگەڵ بەڕێوەلای تەندروستی دهۆک بۆ ڕزگاربوون لەم ڤایرۆسە تاکە چارەسەر ئەوەیە تاکو کۆتای ئەم ساڵ ڤاکسینێک بدۆزرێتەوە. بەڵام لەو کاتەی بەرهەمیش دەهێنرێت بەش هەموو عێراق ناکات. بۆیە قۆناغ بە قۆناغ بەسەر هەموو گەلی عێراقدا بەش دەکرێت و ئەو پرۆسێش ساڵی دەخایەنێت تکاتان لێ دەکەم پابەندی ڕێنماییەکانی خۆپارێزی بن. دیەک هەفتەیەدا 132 کەس لە هەرێما کوردستانê bi koronayê canê xwe ji dest dane. Wezareta Tenduristiya Hikûmeta Herêma Kurdistanê amara heftiya bûriya taybet bi vayrûsê koronayê ragihand. Di nava heft rojan da 3520 kesên dî tûşî koronayê bûne. Di heman demda 132 tûjbên koronayê canê xwe ji dest daye. Li gorî amarên Wezareta Tenduristiyê di heftiya borî da rêjeya tûjbûnê 11.5 zêde bûye û rêja can ji destdanê jî 3.8 zêde bûye. Her wiha di heftiya borî da 3154 tûjbû li Herêma Kurdistanê çareser bûne. Bi vê yekê jî rêja çareser